ئەمڕۆ هاتین بۆ دادگای سەربازی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و لە نزیکەوە گوێبیستی هەموو کۆی پرۆسەی ئیش و کارەکانیان بووین و کۆی کێشە و ئەو کەم کوڕانە بووین کە لەم بەداخەوە لەم دیار لە هەموو شوێنەکەی بەڵام لێرەش هەیە لەگەڵ بەڕێزان هەم جەنابی کاک لیوادلێر و هەم ستافەکەی کە ئەبنە دادوەری ئەم دادگا سەربازیە هەمان حاڵەت و هەمان سروشتی دام و دەستگا حکومێ مەدەنیەکانی یاخود بڵێ محکەمە مەدەنیەکانی هەیە بەڵام لێرەیە حاڵەتەکە ئەوەیە کە مامەڵە دەگەڵ کەسی سەربازا دەکەن سەرباز لە هەموو ئاستێکا لە پلەی بچووکۆ تا دوا پلەی سەربازی ینی هەموو کەیسەکەیان کەیسێکی سەربازی سرفە مامەڵە لەگەڵ هەموو ئەو کەسانەیەکەن کە لە زمنی منزومەی سەربازی هێزەکانی ئاسایشی ناوخۆن ئەرشیان زۆر قورسە مەهامیان زۆر پیرۆزە و لێرە قسەی ئەخیر لێرە لەم دادگایە دەکرێت بۆ هەموو ئەو تاوانانی دەخرێنە پاڵ ئەو کەسێک کە کەیسێکی بۆ دەکرێتەوە یان کارێکی سەرپێچیەکی یاسایی کردووە دوا قسە لەو سەر ئەو مێزە دەکرێت ئێرە ئەو شوێنەیە کە کەیسەکەی یەکلایی دەکاتەوە وەکو حاڵی هەموو دادگا مەدەنیەکان بە هەموو ئەو ڕێکارانی کە هەیە بە خۆشتان بینیتان شوێنی تاوانبار و شوێنی پارێزەر و شوێنی داواکاری گشتی و شوێنی حاکم و چەکوشەکەشی لەسرە ئێرە ئەو دادگایە کە ئێمە زۆر لا ئێمە معتەبەرە و پیرۆزە و پاڵپشتێکی سەرسەختیان دەکەین بۆ سەرکەوتنی کارەکانیان دادگا دایمە لە بناغا ئیشەکەی ئەوەیە کە نەیەڵێ خەڵک سەرپێچیکە و هاتنی بەڕێز کاکەچەتۆ ئەمە پشگیریەکە بۆ ئەم دادگایە بۆیە بتوانین ئیشەکانمان ئاسانکاری تیابێ و ئەو پێداویستانی کە بۆ دادگا پێویستە بکرێ و هاوکاری مادی و معنەویمان پێویستە ئێمە کە بتوانین ئیشەکەمان ئاسانکاری بێ دادگایەکەمان باشتر بێ بتوانین ئینجازمان زۆرتر بێ لە دادگایکردنا چونکە کێشە زۆرە و شوێنەکەشمان فراوانە ئێمە ئێستا شاری سلێمانیە بە دەروەی شارەکە گەرمیان هەڵەبجەی شەید ڕاپەڕین کە ئەمە لایەکی کوردستانە ئەم دادگایە کێشەکانی زۆرە ئێمە بێ ڕۆژانە دادگایەکەن ڕۆژانە ئەوراقێکی زۆرمان بۆیە بۆیە بتوانین ئینجازیکەین و ئەم ئینجازەش بە پاڵپشتی وەزارەتی ناوخۆ و یارمەتیدانی لە ڕووی مادی و معنەیەوە دەوری زۆرە بینی بۆ ئینجازی ئەو کێشانە طبعاً دایمە ئەگە وەزارەتی ناوخۆ لە پشتمان بێ بە تایبەتی کاکەچەتۆ لە نزیکەوە ئاگای لە کێشەکانی ئێمە یایی داواکاری گشتیە ئەوانەیە کە ئێمەمانەوێت جێبەجێ بێ ئەوە پاڵپشتەکەمان بە قووەترە بێ و ئیشەکەشمان باشترە بێ. کە شوێنێکی گرنگە بەنسبەت هەرێمی کوردستانی خۆمانەوە فەقمەتی مجموعەیەکی زۆر هەربە لێ بۆ ئیسمانێ هەربە لە هەموو شوێنەکە شوێنی دوایی دەبینی بە پراکتیک بە هەمان شێواز دەڕوا بەڵام هەمووشمان و کۆمەلگایەدا دەژین هەمووشمان لەژێر کاریگەری کۆمەلگایەکین کە کۆمەلگایەکەمان بەداخەوە کۆمەلگایەکی تا ئێستا لەژێر سەرێکی عەشایری لەژێر کاریگەری زۆرێک لە ڕوانگەی ئەمە محکەمەیە شوێنێکی زۆر پیرۆزە و هیچ جیاوازی نیە لەگەڵ محکەمە مەدەنیەکان بەڵام ئەمە مامەڵە لەگەڵ جهەتێکی سەربازی سرفاکە ريكورد هو شويني محلية
ئەوە شوێنی داواکاری گشتیە ئەوە يعني هو حقا كبجدي شيء بس كده شو كمان ميلاش شيء ميلاكش قرص كده لأن